لفرموديكي صحيحة كلا صحيح بخارياتو بجمارة 1169 دايكي إيمان داران عائشة فرميد لم يكن النبي صلى الله عليه وسلم على شيء من النوافل أشد منه تعاهدا على ركعتي الفجر. دايكي إيمان داران عائشة فرميد بيغمري خوا صلى الله عليه وسلم لسر هيج نوجيكي سنة بردوام نبوة وزور تأكيدي لنا كردوتوا ونيفوتان دوكو نوجي بياني سنتك واتا قد نيفوتان دو وزور ملزم بو بيوي وانجامي داوا اگر بياويك چوو بۆ مزگەوت لە بینی باو قامەتە پێویستە دوورکا سنت پێش نوێژی بەیانی بکە ئەگەر ڕووی قامەت کرابوو با لە دوای نوێژەکە لە پشتپایەکەوە دوور کاتەکە بکات یاخود هەڵی بگرێت بۆ کاتی خۆرکەوتن کەمەش فەرمودەی لەسرە و ئافرەتانیش پێویستە لە ماڵەوە ئەم نوێژە بکەن نەیفەوتێنن و مەڵێ وڵات درەنگ خەبەرم بۆتەوە بۆ نوێژی بەیانی دەستنوێژت کرد خۆ تۆ تازە فۆرزەکەت تاخیر بووە کاتی خۆی شێتی مادەم دەستی خۆتی تیانە وێ خەبەرت نەبووتەوە کە هەڵساید یەکسەر سونەتەکە بکە پاشان فەرزەکە بکە.